بەریتانیا دەبێتە دۆزەخ بۆ پەنابەران. ئەو وڵاتە بەنیازی چی و پەنابەران دەباتە کوێ؟ حکوومەتی بەریتانیا بڕیارێکی نوێی دەرکردووە کە لە بەرژەوەندی پەنابەراندا نییە و چیتر ناتوانن لە هۆتێلەکان بمێننەوە و دەگوازرێنەوە بۆ دوو بنکەی سەربازی و لەوێ نیشتەجێ دەکرێن. حکوومەتی بەریتانیا بڕیارێکی لە دژی پەنابەرانی وڵاتەکەی دەرکردووە و بڕیارە دوو بنکەی سەربازی ئامادە بکات و سەدان پەنابەری تیادا نیشتەجێ بکات و کۆتایی بە نیشتەجێبوونی 32,000 پەنابەر بهێنێت کە لە هۆتێلەکاندا نیشتەجێن و بوونە تەمایی ناڕزایی. تا ئێستا بڕیارەکە بۆ جۆرەیە دوو بنکەی سەربازی ئامادە بکرێت کە نزیکەی 900 کۆچبەر دەتوانن جێگیر بنتیایاندا و ئەوانیش بنکەی ئینڤرنێس لە باکووری سکۆتلەندا و ئیست سایسێکس لە ئینگلتەرا. حکوومەتی بەریتانیا ئاماژەی بەوە کردووە تا کۆتایی مانگی داهاتوو هەردوو بنکەکە دەکرێنەوە و لای خۆشیەوە لۆک پۆلارد وەزیری بەرگری بەریتانیا باسی لەوە کردووە ئەم بنکە سەربازیانە ئەگەرچی شوێنێکی تایبەت و پێویست نین بە هەموو پێداویستیەکەوە، بەڵام دەتوانرێت بە کاتی پەنابەران وەک میوان تێیدا بمێنەوە و دەژڵێت ئەم بڕیارە هاوکاریان دەبێت بۆ لابردنی هۆتێلەکان و دەتوانن زووتر دایبخەن، چونکە فشارێکی زۆر هەیە لەسەر حکوومەتی بەریتانیا لەلایەن پارت و هاوڵاتی دژەکانەوە. ئەمەش لە کاتێکدایە وەزیری ناوخۆی بەریتانیا مانگی ڕابردوو باسی لەوە کرد کە گۆڕانکاری زۆر لە مەرجەکانی وەرگرتنی پەنابەران ڕوودەدەن و مەرجەکانیش تۆن دەکرێنەوە و بەو جۆرەی کۆچبەرانی یاسایی پێویستیان با فێربوونی زمانی ئینگلیزی دەبێت بە ئاستانداردێکی بەرز و پێویستە هیچ پێشینێکی تاوانکاریان نەبێت و کاری خۆبەخشانەیان لە کۆمەڵگەکانیان ئەنجام دابێت بۆ ئەوەی شایستەی نیشتەجێبوونی هەمیشەیی بن. لە ئێستادا لە سەرجەم وڵاتەکانی ئەوروپا و بەریتانیاش مافی وەرگرتنی پەنابەران و شوێنی مانەوەیان قورس بووە، چونکە ڕەوتی دژە کۆچبەرەکان لە زۆرینەی وڵاتەکان ڕوو لە زیادبوونن.